تورکیا لە باکوور و ئیسرائیل لە باشووری سووریا هەژمونی خۆیان فراوانتر دەکەن. ئەم هەژمونەش ئەگەری پێکدادانی ڕاستەوخۆ ڕۆژ بە ڕۆژ لە سووریا زیاتر دەکات. منداڵێکی سووری لە شارۆچکەیەکی شاری ئیدلیب دەچێتە ناو دوکانێکی بچووکەوە لە بەرامبەر پارچە شوکڵاتێک کە لە مێژە تامەزرۆی بوو چەند لیرەیەکی تووچی دەدات بە دوکاندارەکە. هەر لە هەمان ساتدا تەلەڤیزیۆنێکی کۆنکە لە گۆشەیەکی دوکانەکەدا هەڵوەتراوە وتاری ئەحمەد شەرعی سەرۆکی نوێی سووریا پەخش دەکات کە تیایدا جەخت لەسەر گرنگی خستنی سووریا و ڕێگریکردن لە دابەشبوونی سووریا دەکاتەوە. لەم دیمەنە خەیاڵی و لە هەمان کات واقعەیەدا منداڵەکە بێئاگایە لەو دژایەتی و پارادۆکسەی تێی کەوتووە. ئەو هاکەی لەسەری وەستاوە ئەو دراوەی کە بەکاری دەهێنێت و ئەو فەزا سیاسیی کە تێیدا دەژی هەمووی بەڕەنگی سووری ئاڵای تورکیا نیشانە کراوە. ئەوەش ئاماژان بۆ نفوزی تورکیا هەمیشە لە ناوچەکانی سووریا لە نزیک سنوورەکانی بەهێز بووە و وردە لەگەڵ گۆڕانی هاوسەنگی هێز لە ناوچەکەدا دەیەوێت هەژمونەکەی فراوانتر بکات. ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد لە مانگەی کانونی یەکەمی ساڵی 2024 بە شێوەیەکی ڕیشەیی پانتایی جیۆپۆلیتیکی لە سووریا داڕشتەوە و ڕێگای خۆش کرد بۆ سەپاندنی نفوزی تورکیا و ئیسرائیل لە دەوڵەتێکی لاوازی وەک سووریادا. لە کاتێکدا کە ڕۆڵی پشتیوانانی پێشووی ڕژێمی ئەسەد وەک رووسیا و ئێران بە تاوی لاواز بووە، تورکیا وەک یاریزانێکی سەرەکی دەرکەوتووە کە خواستی بەدەستهێنانی ئامانجە ئەمی و جیۆستراتیژیەکانیەتی. مایکل گۆنتەر مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی تێنسی دەڵێت لە ئێستادا رووسیا و ئێران تا ڕادەیەکی زۆر لە دەرەوەی یاریەکەن. لە بەرامبەردا تورکیا و ئیسرائیل وەک دوو یاریکەری کاریگەر لە سووریادا ماونەتەوە. بیانوەکانی تورکیا بۆ دەسوەردان لە سووریا چەندین پاڵنەری هەیە. گرنگترین و دیارترینیان بریتیە لەو ترسەی بەرامبەر پارتە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان هەیەتی. بە تایبەتیش هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا ئەمە جرگە دەپرسی پەنابەرانی سووری لە تورکیا. هەر لە سەرەتای ململانەکانەوە ڕۆڵی تورکیا تەنیا لە پاڵپشتیکردنی گروپە ئۆپۆزیسیۆنەکاندا سنووردار نەبووە، بەڵکو لە ڕێگای چەندین ئۆپراسیۆنی سەربازی گەورەی وەک قەوغانی فورات، چڵی زەیتون و بەهاری ئاشتی هەوڵیداوە دەسوەردانی سەربازی ڕاستەوخۆ لە سووریا بکات. ئەم ئۆپراسیۆنانە وەتە هۆی ئەوەی کە تورکیا کۆنتڕۆڵی ناوچەیەکی بەرفراوانی باکووری سووریا بکات کە گروپە چەکدارە دڵسۆزەکانی ئەنقەرە لەوێ دامەزراون. بە جۆرێک ئەم ناوچانەیە ئەنگۆڕیوە بۆ نیمچە دەوڵەتێک لەژێر کاریگەری تورکیادا. تەنانەت دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد ئەم ناوچانە هێشتاش لە شار و گوندەکانی تورکیا دەچن. ئەمەش بەهۆی بوونی بەهێزی نفوزی تورکیا و کۆمپانیەکانی بەڕێوەبردننی کارەبا و تۆڕەکانی مۆبایل و ژێرخانی ئەو ناوچانە بەگشتی لە سووریا بەگشتی کاریگەری تورکیا لە زۆر ڕووەوە دیارە. دیارترینیان پاڵپشتی سەربازیە لە ڕێگای پشتیوانی دارایی و ڕاهێنانی سەربازی بە سوپای نیشتیمانی سووریا کە بووەتە هێزێکی هاوتەریب لەگەڵ هێزە چەکدارەکانی تورکیا. ئەمڕۆ سوپای نیشتیمانی سووریا بەشێکە لە سوپای گشتی سووریا بەبێ ئەوەی لەلایەن حکوومەتی ئەحمەد شەرعەوە هیچ هەڵوێستەیەک لەسەر ئایدۆلۆژیا و دڵسۆزیەکان بکرێت بۆ تورکیا. لە ئێستادا تورکیا دوو ڕۆڵ لە سووریا دەبینێت، ڕۆڵێک کە بریتیە لە پشتیوانیکردنی پرۆکسیەکەی بە ناوی سوپای نیشتیمانی سووریا، هەم ڕۆڵێکی فەرمیش دەبینێت کە پاڵپشتیە لە تەحریر شامی دەسەڵاتدار. هەماهەنگی سەربازی تورکیا هەر سوپای نیشتیمانی نەگرتووەتەوە، بەڵکو لە پێشتریشدا پاڵپشتی تەواوی تەحریر شامی کردووە کە بۆ هۆی هێرشکردنە سەر بەشار ئەسەد و ڕوخانی ڕژێمەکەی. بەوتەی مایکل گۆنتەر ئەم گۆڕانکاریە شتێکی نوێ نییە، بەڵکو هەر لە سەرەتاوە تورکیا بە شێوەیەکی بەرچاو پاڵپشتی بە تایبەتی سەربازی و هەواڵگیری پێشکەش بە تەحریر شام کردووە کە دوجار یارمەتی دەری بووە بۆ هاتنە سەر دەسەڵات. ڕوخسارێکی تری نفوزی تورکیا لە سووریا لە ئابووریدا دەرکەوتووە. تورکیا لە بودجەی قەتەر نەخشەی بۆ ڕێغازی لە ئەزەربایجانەوە بۆ باکووری سووریا کێشاوە، ئەمە جگەلەوەی کارەبا بۆ بەشێک لە ناوچەکانی سووریا دابین دەکات. هەروەها کۆمپانیا تورکیەکانی شڕۆغێکی زۆریان لە ئابووری سووریادا هەیە و تورکیاش هەژمونی بەسەر ڕژێمی نوێدا بە دەستەبەرکردنی پشکلەوە بەرهێنان و پرۆژەکانی ژێرخانی ئابووری سووریادا بەکاردەهێنێت. بە جۆرێ لە ئێستاوە دەدانەکانی بۆ قۆناغی ئاوادانکردنەوەی سووریا تیشتر دەکات. شارەزایان پێیان وایە ئەم یەکگرتنە ئابووریە بە شێوەیەکی استراتیژی سووریا بە تورکیا دەبەستێتەوە و سەربەخۆیی حکوومەتی شەرع لە بڕیاردان کەم دەکاتەوە. تورکیا ئەو هاوکاریە مرۆیانەی کە پێشکەشی پەنابەرانی سووری دەکات وەک ئامڕازێک بە دەرناکات بۆ بەهێزکردنی نفوزی خۆی لە سووریا. لە هەمان کاتدا بەردەوامە لە هەوڵدان بۆ گەڕانەوەی ئاوارەکانی سووریا بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆی. لەلایەک دیکەوە ئەم پێغزانەی تورکیا بۆ سووریا نیگەرانێکی قوڵی لای ئیسرائیل دروست کردووە کە ئێستا بەهێزبوونی نفوزی تورکیا لە سووریا
بە هەڕەشەیەکی گەورەتر لە هەڕەشەی ئێران دەزانێت. بە گوێرەی توێژینەوەیەکی ئالبەرت جۆشکۆن توێژەر لە ناوەندی کارنگی بۆ ئاشتی نێودوڵەتی ئیسرائیل لە بەهێزی ڕۆڵی تورکیا لە سووریا نیگەرانە و بە دوای وشکردنی سەرچاوی کاریگەریەکانی تورکیاوەیە لە سووریا. توێژینەوەکە دەشڵێت ئەم نیگەرانی ئیسرائیل تا ڕادەیەک پەرێسەندووە کە بکات توێژینەوەیەکی پەیمانگای ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل کە لەلایەن حکوومەتەوە ڕاستپێدرابوو بۆ ئەنجامدانی تورکیای بە هەڕەشەیەکی استراتیژی بەهێزتر لە ئێران وەسف کردووە. لە بەرامبەردا پرسی ڕاستەقینەی تورکیا وەک مایکل گۆنتەر ئاماژەی پێدەکات بەردەوامی و هاتنەناوەی ئیسرائیلە بۆ ناو خاکی سووریا کە پێدەچێت ئەگەری ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزەکانی تورکیا لە باکووری سووریا زیاتر بکات. تورکیا ترسی ئەوەی هەیە کە ئیسرائیل پاڵپشتی بە هێزی کوردەکانی سووریا بکات و ئەمەش وە کلێدانی گورز لە ئاسایشی نەتەوەی وڵاتەکەی دەبینێت. گۆنتەر دووپاتی دەکاتەوە کە ئیسرائیل بەڕوونی پشتیوانی لە دروزەکان دەکات لە سووریا. ئەمەش لە کاتێکدایە کە ئیسرائیل هەستی بەوە کردبوو کە تورکیا دەیەوێت کۆنتڕۆڵی ناوچە دروستنشینەکان بکات پاڕێگری لە هەر پیلانێک بکات بۆ جیابوونەوە و پەیوەستبوونی دروزەکان بە ئیسرائیلەوە. توێژینەوەکەی ناوەندی کارنگی ئاماژە بەوە دەکات کە جیاوازەیەکی بنەڕەتی لە دیدگاکانی تورکیا و ئیسرائیلدا هەیە بۆ داهاتووی سووریا. بە جۆرێک تورکیا دەوڵەتێکی مرکزی و کاریگەری سووری پێ باشترە کە ڕێگەری لە بۆشایی ئەمنیەکان بکات هاوکات تورکیا دەیەوێت کۆنتڕۆڵی لە داهاتووی سووریا نەبێت. لە کاتێکدا ئیسرائیل ئەم دیدگای تورکیا بە مەترسی دەزانێت و داوای سووریایەکی لانی کەم فیدراڵی دەکات کە کورد و دروز و پێکاتەکان بە تایبەت تێیدا ڕۆڵ پێدراو بن. لەم دیمەنە ئاڵۆزەدا ڕۆڵی ئەمریکا وەک ناوبژوانێک سەر هەڵدەدات. ئەم چوارچێوەیەدا گۆنتەر پێی وایە دوجار ئەوە کاریگەری ئەمریکایە کە ڕنگدانەوەی بەرچاوی بەسەر هەردوو دەوڵەتی تورکیا و ئیسرائیلدا هەیە بە تایبەت دەتوانێتەوە کاریگەریە بەکاربهێنێت بۆ ڕێگەریکردن لە پێکدادانی ڕاستە و خۆی نێوان هەردوو نەیارەکە. ئەمە جگەلەوەی توێژینەوەکەی ناوەندی کارنگی جەخت لەوە دەکاتەوە کە دەبێت ئەمریکا چالاکانە ڕۆڵی خۆی بەکاربێنێت بۆ دوورکەوتنەوە لە مەترسی شەڕی بەوەکالەت لە نێوان تورکیا و ئیسرائیلدا بە تایبەت کە پێدەچێت هەردوو وڵات بۆ دەرکردنی ئەوی دیکە بنکەی سیاسی و جەماوەری و سەربازی زیاتر بنیاد بنێت.